هەرچەنە لە پێش دەستپێکردنی شەڕەکە بازاڕەکان لە ئەگەری هێرشکردن و وەهەڕەشەکانە هەر ناجێگیر بوو، بەڵام لەگەڵ دەستپێکردنی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل تا دێت بازاردارایەکانی ژەکەوێتە ژێرم کاریگەریەوە و ناجێگیری و ناسەقامگیری زۆرە بینرێت جگە لەو زیانانەی کە لێیەکەوێتەوە لەسەر زۆربەی کەرتەکانەوە وەکو بینیمان کەرتی گەشت و گوزارە و هاتوو چۆی کەشتیە بازرگانیەکانە هەتا دوایی ئەگرێتەوە هەمووی زیانی بەدوایە. بەڵام یەکەم کاریگەری وەکو باسم کرد پێشتریش ڕنگدانەوەی هەبووە گۆڕانکاری و ناسەقامگیریە لە بازاڕە دارایەکانە. جاپۆن بابەتە ئەمە مەوەنداری بەڕێز هیوا عوسمانمان کردووە کە بەڕێزیان شارەزای بازاڕە دارایەکان و لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاکی واسڵاوت لەبێتم کاتت باش. کاکی وە ئەوەی کە ئەیبینین لە ناسەقامگیری و نادڵنیایی بازاڕە دارایەکانە ئەم جۆرە لە سارەکانە بینین کە هەرزوو بەرزە بێتەوە یاخود بە پێچەوانەوە هەندێک لە نرخەکان کەی بینین لە ماوەی ڕابردووە ئەمە چاوەڕێوەمانە کرد زیاتر بە ئێستا کەمترە. کەواتە ئەم ناسەقامگیریەی کە هەیە چه ئاماژەیەکیان پێ لە کورتخایەن هەتا ئاگاتە ماوەیەکی دوور و درێژتر. سڵاو لە بەڕێزی ئەم کاتی تۆ بینەر بەڕێزەکانمان باش بەداخەوە ئەم جەنگە کە چۆتە مەرحەلەیەکی تازەوە لە بینی ئێران و ئیسرائیلە بۆتە هۆکار بۆ دابەزینی نرخی دراوی وڵاتانی دەوروبەریش جگە لە دراوی بابلین ئێران و ئیسرائیل کە هەردووکیان خاوەن شەڕەکەن بەڵکو و کاریگەری هەبوو لە سەر وڵاتانی دراوسێش کەم تا زۆری یەک لەوانێش عێراقە کە عێراق جگە لەوەی دراوسەی ئێرانە لە ڕووی سیاسی شەوانی لە ژێر هەژمونێکی تەواوی ئێرانایە و کۆمەڵی گروپی چەکداری سەر بە ئێران لە ناوچەکەدا هەن کە لە هەر حاڵەتێک ئەگەر بێت و ئەم گروپە چەکداریانە بەشداری شەڕەکە بکەن چی بەوەی موشک بنێن بە ئیسرائیلەوە یاخود بە پێچەوانەوە ئیسرائیل هێرش بکاتە سەر و گروپە چەکدارانی کە لە ناوچەکەدا هەن بە تایبەت لە عێراقدا ئەمە ڕاستەخۆ کاریگەریەکی بەهێزە خاتە سەر نرخی دۆلار بەرامبەر دینار ڕەنگە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرزکاتەوە. وەک لە بیدایەتی شەڕەکەشا بینیمان نرخی تمەن لە دەوروبەری 8 ملیۆن بۆ 8 ملیۆن و 300 هەزارا بوو، بەڵام ئێستا بینی نرخی تمەن نزیکەی ملیۆنی دینار نرخەکەی لە دەستدا و چۆتە نزیکەی 9 ملیۆن و 300 بۆ 9 ملیۆن و 400 هەزار. واتە ئەم شەڕە هەتاکو ئەم دقیق قسەی تیاکەین تەنیا کاریگەری بەهێزی لە بینی ئێران و ئیسرائیل و لە دەستدانی ئابووری یاخود لاوازبوونی ئابووری ئەو دوو وڵاتەیە هەبووە. لەم لایەنەشەوە کۆمەڵێک شت هەیە کە لایەنی باڵنی پەناگەی سەلامەتن وەکو نرخی زێر کە چاوەڕوان ئەکرێ ئەگەر بێت و بەم جۆرە ئەم شەڕە بەردەوام بێ نرخی زێر ڕوونەوت لە بازاڕە دارایەکانە و لە بۆرسەی عالەمیە بەرزبوونی باش بکەن لە سەرەتای جەنگەکەەوە کەمێک بەرزبوونیان کرد. باشە کاکیوە چاوەڕێ کرا کە نرخی زێر زۆر زیاتر بەرز بێتەوە، بەڵام بۆچیەوە ڕووی نەدا؟ خۆی لێرەیە معدەلەیەک هەیە کاتێک وڵاتێکی خاوەنیەدەکی زێر تووشی شەڕ ئەبێت ئەوە ئەو کاتە نرخی زێر زۆر بەرزەبێتەوە، بەڵام لێرەیە نە ئێران نە ئیسرائیل خاوەنی یەدەکێکی زۆری زێر نین بۆیە کاریگەریەکی زۆری نەبوو لەسەر نرخی زێر. ئەمە فاکتەری یەکەم. دووەمینیان نرخی زێر لە کاتی شەڕەکەیە نرخی زێر خۆی لە ئاستێکی زۆر بەرزا بوو، یعنی چاوەڕی ئەومان کرد کە نرخی زێر هێواش هێواشدا بەزێ بۆ ئەوەی با بڵین کڕیارێکی زیاتر لە خۆی کۆکاتەوە چکە نرخی زێر بەرز بوو، بەڵام بەهۆی شەڕەکە ئەتوانین بڵێ نرخی زێر لەو نرخە بەرزەیە وەستاوە لەو ئاستە بەرزەیە وەستاوە. کاتە هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەم دوو وڵاتە خۆیان خاوەنی یەدەگێکی زۆری زێر نین و هۆکاری دومەوەی کە نرخی زێر خۆی زۆر بەرز بوو بەهۆی شەڕەکەەوە ئەم نرخە وەستاوە. چ کاتێک نرخی زێر زۆر بەرزە بێتەوە لە کاتێکا وڵاتێکی وەکو ئەمریکا کە خاوەنی یەدەکێکی زۆرە و خاوەنی چەکی بەهێزە بێتە ناو شەڕەکەەوە ئەمە لەم کاتەیە معدلەی شەڕ لە بەرژەوەندی ئیسرائیل یەکلایە کاتەوانی وڵاتی سێم با بڵین تەڕەفی سێم بێتە ناو شەڕەکەەوە بە هەموو جۆرە نرخی زێر بەرزە بێتەوە بە تایبەتی ئەم شەڕە کاریگەری لەسەر نرخی نەوتێ لەسەر نرخی گاز. باشە مادەم باسی نرخی نەوت کرد کاکی لە ماوەی ڕابردووە کاتێکە هێرشێک یاخود ئالۆزیەک ڕوویەیە ئەمان بینین نرخی نەوت زۆر بە ئاسانیە گەیشتە 80 دۆلار، بەڵام ئێستا لەگەڵ ئەم گەرمەی شەڕ و ئاگربارانەیە بینین بەو شێوەیە بەرز نەبووەوە نرخەکەیەوە. هۆکاری چییە؟ هۆکارەکەی بە دەرەجەیەکەم ئەگەڕێتوانێت بۆ ئەوەی کە بەدیلی نەوت هەیە و ئیشی لەسەرکرێت لە چین بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپی کە یعنی زستانێکیش کە میوانی بەڕێستان بوون ئاماژەم بەوەدا کە لە زستانە کە قومەی بەکارهێنانی نەوتەوە قومەی بەکارهێنانی گازە لە هەموو عالەمە بۆ گەرمکەرەوانێ بۆ
تێچوویەکی زیاتری گەشتەکان کە بە کەشتی بکرێ یاخود بۆ معمەلەکان کە پێویستیان بە گەرمکەرەوە بێت نەوت و گازێکی زیاتر بەکارێت لەو کاتەیە نرخی نەوت لە دەوروبەری $80 یعنی ئێستا کە فەصلەکە فەصلی ئەوە نییە لە هەموو عالم یعنی بۆ نمونە تەڵەبی گاز تەڵەبی نەوت لە ئەوروپا کەمی کردووە بەراورد بە زستانی لە سا 70 کەمی کردووە بەمەشەوە نرخی نەوت ئێستا بە هەمان ئەو نرخە بێ کە زستانتیایە بووە ئەمەش تەنیا هۆکارەکەی شەڕەکەیە چکە پێش ئەم ڕوودانی ئەم شەڕە لە بینی ئێران و ئیسرائیل نرخی نەوت لە بۆرسەیە نزیکەی $68 بوو ئێستا بە $80 وەگوتم ئەم مانەوەی نرخی زێڕونەوت لەم سعرەیە بەڕاستی بۆم دەقەیە زۆرە چکە ئەم دوو وڵاتە لە مەرحەلەیەکی بیدایەتی شەڕەکەیان ئەگەر بێت و بۆ نمونە ئیسرائیل کلاوی ئەتۆمی بەکاربێنێ یاخۆت ئێران ئەگەر بێت و دەواازەی با بڵێن گەروی هورمزدا بخات لەولاوە یەمەن بێت و دەواازەی مندوبدا بخات با بڵێن کەشتی پیا هاتو چۆکە ئەمانە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و زێر بۆ ئاسێکی مێژووی باشە کاکی وا ئەمێ بزانم ئایا ئەم هۆکارانەی باست کرد $100 ببینێ بەڵێ باشە ئەم هۆکارانەی باست کرد کاریگەریان زیاترە بێت لەسەرەوەی لە کاتێکە ئەم شەو بڕیارە کە ڕێژەی سووی بانکی لە ئەمریکا ڕاگەیەنرێت ئایا وەکو جاران کاریگەریە بێت یاخود ئەو هۆکارانەی باست کردو و ئاڵۆزیانی هەیە کاریگەریەکەیان لەسەر ڕێژەی سووەکە زیاترە بێت کاریگەری سووی بانقی کە تەنیا وڵاتێکە وەکو ئەمریکا کە بڕیارێک دەرەکە لەسەر سووی بانقی وەکە بینی نرخی زێر بەرزبوونیان دابەزینێکی زۆرەکە لە کاتێکە وەکو بەڕێستەڵی ئەم شەڕە بەو دەرەجەیە کاریگەری نەبووە لە کاتێکە ئەم ڕێژەی سووی بانقیە کاریگەریکی زۆری نابێت یاخود بە پێچوانە بڵێن شەڕەکە کاریگەری زیاتری بێت کە وڵاتی سێمیان وڵاتی چوارەم و پێنجەم بەشداریکەن و ئەتە حربەکە گەورە ببێت لە بینی دوو وڵات دەربچی ئەو کاتە ئەتوانی بڵێن دەستکاریکردنی سووی بانقی و دەستکاری نەکردنی هیچ لە مۆزوعی نرخی زێر ناگۆڕێت بەڵام هەتاکو ئێستا مادام شەڕەکە لە بینی تەنیا ئەم دوو وڵاتایە و تەنیا هاویشتنی موشەکە نەبوو بە شەڕی با بڵێن کۆڵان و دەسەویەخە بۆیە ئەم دەقەیە کە قسەی تیاکەین دیاریکردنی ڕێژەی سووی بانقی بەڵێ کاریگەری ئەبێت وەک چاوەڕوان نەکرێ ئەم شەو بانقی فیدراڵی ئەمریکا ڕێژەی سووی بانقی وەکو خۆی بهێڵێتەوە ئەمەش ئەگەری هەیە کەمێک نرخی زێر بەرز بکاتەوە بۆ ئەم شەو باشە ئەی کاکی وەکەواتە لە ئەگەری بەشداریکردنی ئەمریکا ئەم نرخانەی ئێستا کە هەیە گۆڕانکاریکی گەورەیە تیانە ڕۆیات بەڵێ بەتاکید لە نرخی زێڕا بەرزبوونی زۆر گەورە ئەبینین ئەگەر بێت و ئەمریکا بەشداری ئەم جەنگەکە لە بەرەوەی ئەمریکا خۆی خاوەنی یەدەکێکی زۆری زێڕە وەلەو لاوە ئەگەر بێت و ئەمریکا بەشداری جەنگەکە کا ڕەنگە وڵاتی وەکو چین ئەو کاتە پشگیری تەواوی ئێران بکات و ئەمە هەل بقۆزێتەوە بۆ ئەوەی دژی ئەمریکا یعنی ئەوەی کە تاکو ئێسانە کە چین لە شەڕی بابلین ئابوووریە پێش ئەمریکا کەوتو ئەو کاتە بێتەوانی ناو جەنگەکە بێ لە شەڕی سەربازیشە بابلین پێشنگ لە ئەمریکا بگرێ یعنی شتەکە بەرەو حربێکی باڵین گەورەتر بڕوە بەرەو شتێکی بەجیهانی بوون بڕوە ئەو کاتە قیمەتی دۆلار باڵین تاو لاوازە بێت دۆلار لە هەموو عالەما بەرەو لاواز بوونەچی ئەگەر بێت و چین بێتە پاڵ ئێران لەم شەڕێ ئەو کاتی یوانی سینیش یوانی چینی دراوی وڵاتانی ئەوروپا چی بەسەریەواتە دراوی کاغەزی هەمووی لاوازە دراوی ئەوروپا دەمێکە لە لاواز بوونە بە بۆنی ئەو شەڕی رووسیا ئۆکرانەوە دەمێکە زۆر لاوازە تازە کەمێ قوتی بە بەرهاتۆ ئەوش بەهۆی ئەوەی دۆلار زعیف بوو دۆلاری ئەمریکی بەهۆی ئەوەی ڕێژێکی زۆریان چاپ کردو لە ماوەی ئەم 3 بۆ 6 مانگەیە دۆلار لاواز بوو بۆی یۆرۆ پاوەند بەرز بۆیەوە بەڵام مەبەستم چی ئەگەر بێت و شەڕەکە بەرەو بە جیهانی بوون بڕواکە ئێمە هیواداری وانە بێ ئەو کاتە کاغەز دینار بابلین هەر شتێک کە پارەیەک بێ بەدەست معاملی پێوە بکرێت وەکو وابلین وڵاتی خاوەنددارەتی بکات قیمەت لە دەسەدا ئەو کاتە چی شتێک زۆر بەرزە بێتەوانێ کە لە هەموو عالم بۆچی شەڕ بۆ ئەوواکە یەدێکی ئاڵتونی زۆر بێ لەبەر دووشتی ئاوایە لەبەر ئەوە لەو کاتەیە نرخی زێر بەرزبوونێکی زۆرەکە چکە عملەیەکی سەلامەتە لە هەموو عالەمە و حەقی خۆیتی ئاماژە بۆ بدەین لە کاتی هەبوونی جەنگە یەنی ژاپۆنی پاری وڵاتی یابان و فڕەنکی سویسریش هاوشێوەی ئاڵتون بەرزبوونەکەن چکە دوو وڵاتی سەلامەتن لە ڕووی شەڕەوە مدەیەکی زۆرە شەڕتیانە ڕووی نەداوە و پشگیری هیچ جۆرە گژی و ئاڵۆزیە ناکەن بۆیە ئەو دراوی ئەو دوو وڵاتش لەگەڵ نرخی زێڕا بەرزبوونەکەن باشە ئیکاکی وە لەم کاتەیە بەگشتی بازاری کریپتۆ چی بەسەریەت کە تۆ باسیەوەکەی دراوی کاغەزی بەم جۆرابێ ئەتوانین بڵێن لە سوودی دراوە دیجیتالیەکانە نا بە پێچەوانەوە بەرزبوونەوەی نرخی زێڕ و بەرزبوونەوەی نرخی نەوت طبعا نرخی نەوتیش بۆیە بەرزەبێتەوە لە بەرەوەی ئەو دوو وڵاتە ئەمریکا بورە ئێران و ئیسرائیل خاوەنی یەدێکێکی زۆری نەوتن
ئەمانە بەرزە بنەوانی لە بەرامبەرە خواست بە تەواوەتی کەمە بێتەوە لەسەر بتکۆین و ئیسەریۆم واتە بازاری کردبتەوە بە تەواوەتی بەرەو دابەزینەڕەوە لەم 6 ڕۆژەیە کە شەڕیش هەبووە خواست بە تەواوەتی کەم بۆ تۆ نرخی ئیسەریۆم و بیتکۆین بە ڕێژێکی زۆر بەرچاو با بڵێن نرخەکەیان لەدەست نەداوە بەڵام بەشی خۆیان دابەزینیان کردووە ئەگەر بێت و شەڕەکە وەک گوتمان بچێتە مەرحەلەیەکی تازەوە بە هیچ جۆرێ لە قازانجی دراوە ئەلکترۆنیەکانان نییە خواستیان لەسەر کەمە بێتەوە بەڵکو خەڵک ئەو پاری هەیەی لە بتکوێنوی سەرنیۆمە و بەرهێنانی پێکردووە دەری ئەهێنێت و ئەیداد بەزێر و لەلایەنی سکیوریتی شەوانەیە کەمێک مەترسی دروستە بێ بۆ ئەو ئەپلیکیشنانی کە با بڵین کریپتۆیان تیا بەردەستەوەکو بتکۆین. باشە زۆر بە کورتی پێم بڵێ کاکیوە چاوەڕێی نرخەکان بکەین بە ئاراستەی بەڕز بوونەوە یاخود جێگیرە بێت لەم ئاستەی کە ئێستا هەیە. زۆر بە کورتی منیش پێێتەوەم هەتاکو و شەڕەکە لە بینی دوو وڵاتە بێت و چەکی ئەتۆمی کە مەرحەلەیەکی زۆر قورسە یاخود داخستنی دەواازەی با بڵین هورمز هەتاکو ئەم دووشتە ڕوو نەدات نرخ جوڵی گەورە چاوەڕێ مەکەن لە نرخە هەر کاتێک شەڕەکە وڵاتی سێم هاتە ناوە یاخود چەکی ئەتۆمی بەکار هاو یاخود دەواازەی هورمز داخرا ئەوە دڵنیا بە نرخی زێر و نەوت نرخی مێژووی ئەبین و بەرزبوونی مێژوویەکە. بەڕێز هیوا عوسمان شارەزای بازاڕە دارایەکان لە سلێمانی و لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە.